ئێمە کافت ئیش پێەکەین لە دەرەوەی ماڵ بەداخەوە هەستی ئەومان نییە ئەرکی ماڵی لەسەر سووکین، یعنی ئافرەتمان لا بۆ بە سوپەر ماما سوپەر دایک ئەبێت بێت ئیشەکانی دەرەوە بکە، بەیانی زوو هەستێ، مناڵ حەزرکە، شتیان بۆ پێچێتەوە، جانتەیان بۆ دانێ، لەفەیان بۆ ئامادەکات، ئاویان بۆ دانێ، هەموو پێداویستی پارەیان باتێ، ماچی هەمیان بکە، حازریان کات، پێش خۆی سیارە بێ بە شوێنیانە، مناڵەکان بەرێ یاخود ماڵاوایان لێ بکە، اینجا دوایی بەشپرزەی خۆی حازرکە بێتە ناو ئیزدیحامی بازار و قەڵەباڵغی و ئەوەوە سعات هەشت بۆی کەس دەیتۆڕە نەبێ، بۆی کەس ئەزیەتی نەیە، بۆی کە کەیس شعوری برینار نەکا، پێش خەڵک لە دەوام بێ لە کاتی خۆیان اینجا دەوامەکەی وەکو پێویست ڕاپەڕێنێ، جوابی خەڵک باتەوە، فایلی ئەو دەربێنێ، فایل بابە و ئازیەت کێشێ، ئەو چارە سەرکە دەرزی ئەو بڵێتەوە، ئیشکات، مارکێتە کڕین و فرۆشتنە، مامەڵەیە، ئەوراقە، پێداویستیە، ئەوەی کە پێی وتراوە هەندێک ئیشی بدۆتە ماڵەوە. ئافە دەبێت هەموو ئەمانە بکە، اینجا دڵێکیشی لای ماڵەوە بێ، دڵێکیش لای مناڵەکانی بێ، دڵێکی لای پیاوەکە بێ، دڵێکی لای چێشتی نیوەڕۆ بێ، دڵێکی لای غەسالەکەی بێ، دڵێکی لای خزم و کەس و کار و تەلەفۆن و بەردەوام لەسەر خەت بێ، بەردەوام ئافەتە بێ لێرە ڕاکاو بێت و بچێ. بەڕاستی ئەچەند سیرەکەیت اینجا خواخوای بێ دەوام تەواو بێ، لە کاتی دەوامە عاقڵانە ئاوا دانیشتووە، کەس دەیتۆڕە نەبێ، مدیرەکەی لێ رازی بێ، موچەکەی لە کاتی خۆیان بێت، شکر تەقدیری بۆ بێتەوە و غەرامە نەکرێ، هیچ غیاباتی نەبێ، ئەنجاڵێن کە ئەمەنی سەعات پشووە بە پەلەپەل لە فێ بخوات و بێتەوە سەر ئیشەکەی و قاوەیەک و دانیشێت ئیشەکان ڕاپەڕێنێ، اینجا کە کاتی دەوام نزیک بۆ داوام تەوا بێ، اینجا بە پەلەپەل پێشوی مناڵەکانی بگەنە ماڵەوە، ئەم پێش مناڵەکانی لە ماڵەوە بێ کە خەت ناکاتەوە، چکەس دەوامی ئەم دوو تەواو بێ، دەوامی مناڵ 12 تەواوە بێ، جاش پرزێ ئێستاکەنە چێ لە ماڵەوەیە، چی ئیستیقبالی مە مناڵەکانی کردو، مناڵەکان چییە خۆن، ئەگەیان لە گەرما و سەرماکانیانە، ئەوان هیلاکن، ئەچێتەوە زۆرجار مناڵەکانی خەوتون فریان ناکەوێت، ئەبێ بە خەفەتێک ناڕەحەتێک دایجان دەبڕۆن لە ماڵەوەەوە، شتم بۆ داناون لە سەراجەکەی فڵان شتی تایە لە ئۆڤنەکەی ئەوم بۆ گەرم کردوون تۆ پەنجەیە بنێن بەوەیە ئەوە بکەن، دەیتر خۆتان فێر بوون، ماشەڵڵا گەورە بوون. یعنی بەڕاستی قورسە، بەڕاستی ئەنجا وەرە بەشپرزەی یەتەوە ماڵەوە خواخوایەتی نیوەڕۆیە قەیلولەیە بکا سەرخەوێ بشکێنێ، ئەنجا نایکی حەزر نەکردووە، خۆی ماندووە، پیاویش هاتۆتەوە هیلاکە، پیا بۆڵە بۆڵیە، ئەویش ئەبێت سێژەمەنانی بۆ حازر کرێ، تەقبولی ئەوە ناکە، ئەم ئافرەتەش وەکو تۆوا بووە، لە دەوام بووە، لە تۆ ماندووترە، سروشت و ماسوولکی بۆ ئەمە نەبووە، پێویستی بەوەیە کە وەکو ژنی خەڵک ئیسراحەت کات، لەسەر سیسەم بێت، دانیشێ پاڵ باتەوە، نا ئەمی بۆ دەست نایە. لا حول ولا قوة إلا بالله. هەستە ئیشەکانە تەواوکە، ئیشەکانی ماڵە بزانە چی و بەسەراکەوتووە، جلی مەکتەب بێنە، جلی ماڵەوەیان بەرێ، بزانە چی پیس بووە، ماڵەوە گسک بە حازری کە، تەناف خەڵخە، جل پشۆ، بخەم لە نانی ئێوارە بێت، خوا بکە میوانمان نەیە ئەمڕۆ، کەس تەلەفۆنم بۆ نەکا، ئیشێک نەبێ، خوایە تەعزیە نەبێ، خوایە تووشی مناسەبەیەک نەبم، خوایە ئاو هەبێ، ئینشەڵڵا غازمان تەواو نەبووە. ئیتر ئافرەت لەم مامەعەیەیە بەردەوام لەم کێشمە کێشمەی ژیانێ هەیە، یەتەوە ئەنجا فریای نیوەڕۆ خەوێک ئەکەوێ ناکەوێ، دوای عەسەری تر بێخەم لە ئێوارە و هاتنەوەی ماڵ و مناڵ و مێرد و دوو مناڵی بەیانی ڕۆیشتووە، مناڵێکی ئێوارەیە دەوامی، ئینجا بێتر ئەو یێتەوە، ئەوە ڕوات، ئەو یاری کردووە، ئەو شەڕەکە، ئەو عاجزی هەیە، ئەو بەربۆتەوە، ئەو پەنجەی خوێنی لێ هاتووە بە قوربانی ئەو، بە بەساقی ئەو، بە ئیتر هەستەکەیت. مامۆستایە فەقیرە، بەیانی دەوامی تری هەیە، منهەجێکی هەیە، ئەبێ دەرس بە تەڵبەکانی تر بڵێ، ئەبێ خۆی حازرکە، خۆ نابێ ببێت حەزیر بچێتە ناو دەوامەوە، ئیمتحانی کردووە، ئێساکە نابێ پرسیارەکان ئامادە بکە، ئەبێ جوابی دەفتەرەکان باتەوە، تەصحیحکا پرسیارەکان بیباتەوە بۆ مەکتەب، کتابی هەیە، شتی هەیە، کۆبوونەی دایکان و باوکان، خۆی بچێ مێردەکەی بنێرێ،
ئەم ئیجازی زۆر وەرگرت ناکرێم هەموو ئیجازەیە ئەخدی ساڵێکنی ئیجازەی عمومەکەی تەواو بۆ هیدایکایەتی و مناڵبوونەکەی ئیجازەی شێدانی هەیە ئەو 2 ساڵە تازە عیب و شووری چۆتەوە ئێسش دیسانەوە 2 مانگە چۆتەوە داوی دیسانەوە ئیجازە بکات و بڵێم هەفتەیە نایەمەوە سێر و ئیجازەم بنێ نەخۆشیش بێ هەر بێ ڕای کێشێ هەر بێ خۆی بە کێشکە ئیتر شەویش کە خەڵکە لێ بۆ ئیسراحەت کراوە ئەم ئەبێ لە داڵغی ئەوەیە بێ چی پێچێتەوە چی ئامادەکات و چۆن بڕوات و ئەیجلی خۆی ئافرەت عادەتەن حەزی لە جلی ئەنیقا بەجلی بێ ئوتۆ نایەتە دەرەوە بەجلی بێ تەرتیب بۆ نایەت بەجلی پیسەوە نایەت لەشێکی ئارەقاویەوە نایەت ناچێت دەناو جێەوە ئەبێ پیاوەکەش حەقی لەسەرێتی هەموو ئەمانە خۆشەویستەکەم پاچێکی قورسە بەڕاستی هیچیشی دیار نیە ئەوەی خۆشە یێتەوە پیاوە اینجا تۆ چی کردووە ئادی بزانم تۆ چی کردووە من لە ئیش و لە کرێکاری و لە دەوام و لە کۆمپانیا و لە سایەقی و ئادی بزانم تۆ چی کرد ڕاستی شەکای پیاوێتەوە ماڵ مرەتەبە خۆ نابێ ماڵ بە پیسی ببێنرێ ماڵەکە شەڕی مەرحەمی تیا ڕوویا و داستانێکی تیا ڕوویا و ئێستا چا بۆ تۆ ئێستا پیاوەکە دیسانە بە خاوێنەی بینێتەوە پیاوێتەوە جلی جوانە بینێ بۆنی خۆشە بینێ سەر ئاو حەمام مەطباخ هەر هەمووی بەدەمێ و پێ ئەکەنێ هەمی ماڵ مرەتەبە هیچ شوێنێ لە بەدەرگاوە حتاوەکو ماڵەوە ئەم 170 مەترە هیچی عیبینیە ئەم شۆقەیە هەمووی جوان مرەتەبە ئەخە شێرەی خستووە ئەخە پیاوان تۆزە زەمیتانە بێ لەخوا بترسن دەی ڕاستی شەکە من ئەچمەوە تۆ چیەکی لە ماڵەوە دانیشتویت هاتوویتە تۆ لەگەڵ مناو دانیشتو و 2 مناڵە هەیە